دیارە فەزلی گەنج زۆرە مامۆستا و جەنابەت باس کرد بەڵام هەندێک گەنج کە ئێستا لیان بپرسی یاخود زۆر جار کە نەسیحەت و ئامۆژگاریەکرێن بۆەوەی کە لەخوا نزیک ببنەوە یاخود پەیوەست بن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە یا خزمەت کەن خزمەتکار بن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان بە بیانوی ئەوەی کەڵێن گەنجین هێشتا هەڕەتی خۆشیمانە بۆ بیانەوە پارێزکار نین یاخود خۆیان ناپارێزن یاخود ئەڵێن ئێمە جارە تەمەنمان ماوە کە بینیشمانە زۆربەی گەنجەکان لە تەمەنی گەنجیا دنیا بەجێ دێڵن ئامۆژگاری بەڕێزت بۆ ئەو گەنجانە چییە؟ مامۆسای بەڕێز مەوزوعی گەنج کاتێکە لە تەمەنیە ئەژی وا ئەزانێ ژیان لە پێناو ئەو ڕائەگیرێ ئەوە معادلەیەکی زۆر خراپە بۆیە ئەوەکو عولەماش فەرمویانە شاب شعبەت من جنون یعنی گەنجێتی بەشێکە لە شێتی یعنی کەوتم گەنج وابیر ئەکاتەوە ئەو تەمەنە ڕائەوەستێ بۆ ئەو بەڵام وانیە گەنجی و تەمەنی لاوی وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ دوو نیعمەت هەیە زۆر کەستایە گۆڕاون یعنی دۆڕاون ئەویش بریتێ لە چی لە صحەت و لە فەراغ گەنج هەم فەراغی هەیە و هەم لە ساغیشی هەیە یعنی کاتێک کە تۆ سیر ئەەکەی ئەختیارێک ڕیشسپێک کە دێ بۆ مزگەوت مەجبورە بێ بۆ مزگەوت ئەگەر نێ بۆ مزگەوت یعنی ناشرینەکانی ناشرینتر ئەبن بەڵام گەنجێک کە دێ بۆ نوێژ گەنجێک کە ئیلتیزاماتی دینی هەیە کە فەراغەکانی ئەقۆزێتەوە بۆ ئیشی چاک بۆ خزمەتکردن هەر بۆ خۆی گەواهیدەری ئەوەیە کە ئەو گەنجە شایستەی ڕێزە لە کۆمەڵگە یعنی بەنمونە من تەعجوبم دێ گەنجێک وا ئەزانێ ژیان لە پێناو ئەوە ئەوەستێ ژیان ناوەستێ ئێمە چەند مەراحلێکمان هەیە لە گەنجی گەنجێتیەکمان هەیە پێش هاوسەرگیری و پێش بەرپرسیارەتی ئەو کاتە باشترین کاتێکە بۆ گەنج بتوانێت توێشووی سەفەری ڕێکەی کۆکاتەوە چکە ممکن نییە گەنجێک لە تەمەنی 10 ساڵی و هەتا ئەگاتە 18 ساڵ ئەگەر لەو بینە عیلمێک و زانیاریەک و شتێک بۆ خۆی بنیادنەدا لە دوای ئەوە ممکن نییە بتوانانی ئەو توانایی هەبێت یعنی ئێمە گەر بچینەوە عەسری سەحابە عەسری زێڕینی ئەم ئومەتە سەیری سەحابە بکەن وسامەی کوڕی زەید تەمەنی 16 ساڵە جەیشێکی جەڕار کە عەدەدەکەی 3000 نەفەرە عومەری کوڕی خەتاب سەربازە لەو جەیشەیە عەجەبە عومەری کوڕی خەتاب بەو هەموو استراتیجیەتەوە یاخود خالیدی کوڕی وەلید شمشێری پەروەردگار یاخود ئەو سەحابانەی تر چۆن ڕێ ئەدەن ئوسامەی کوڕی زەید قائیدیان بێ چێ ئەم کەسە هەڵ ئەبژێرێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام یعنی ئەم گەنجە توانای ئەوەی هەبووە لە 16 ساڵی تەمەنیە ئەوە پێشکەشکە کە محەممەد المصطفى عليه الصلاة والسلام وما أرسلناك إلا رحمة للعالمين كافة للناس بشيرا ونذيرا کەسایەتی ئەو گەنجەی هەڵسەنگان و عەجەبە ئێستا گەنجێک تەمەنی ئەبێتە 20 ساڵ باوکی بەترسەوە داوای ژنی بۆکە پێویستە خانوویشی بۆ بکڕێ سیارەشی بۆ بکڕێ اینجاش ناتوانێت ژنەکەی بەرێتە ڕێوە ئەو هەموو هاوسەرگیریانە هەڵ ئەوەشێتەوە ئەم گەنجانە لە ئومنیاتێکە ئەژین کە پێم وایە تەنها خەون و خەیاڵە وا ئەزانن ژیان لە پێناو ئەوانە ئەوەستێ شەهادە لە پێناو ئەوانە ئەوەستێ تەمەن ڕائەوەستێ هەتاوەکو ئەوان ئیشەکانی خۆیان مەیسەرکەن و بەرجەستەکەن بەڵام ئەوە بەڕاستی وانە وەکو شاعیر ئەفەرمێ وكم من صغار يرتجى طول عمرهم وقد أدخلت أجسادهم ظلمة القبر چەند گەنج و چەند مناڵی جوان و لاو هەبوو عمریان ئەکشێنرا ینی دایک و باوکیان دەڵغێ ئەوەی پیانەوە لێدا گەورە بن ماوەیەکی تر و ئەمرەیان پێ بکەن و حەجیان پێ بکەن و لە بەردەستیانە چایەک لەسەر سفرێ بۆ میوانەکانیان دانن وقد أدخلت أجسادهم ظلمة القبر أو لشولارة جوانە ینی هەر کەسێ مەکەیسە لە سلێمانی دانوشین بڕۆ سەیری نەخۆشخانەی هیوا بکە دەیان گەنجی جوان ئەبینی دەیان مناڵی ساوا ئەبینی کە ترسی مردن تۆ قانونی مووی بە گیانیانەوە نێشتووە یعنی پێویستە گەنجیش بیرێ لە خۆی بکاتەوە چکەم ئێستا خەرمانی گەنجێتەکەی ئێستەیە